عەبدولخالق تەلعەت نوێنەری حکوومەتی هەرێم لە فەرماندەی هێزە هاوبەشەکان قسە ئەەکەم زیاتر بۆ ئەوەی کە زانیاری زیاتر وەربگرین و سپاسی ئامادەبوونی بەڕێزیان ئەەکەم کە لەگەڵمانن. بەڕێز لیوا عەبدولخالق، جارێ بابزانین هەموو دنیا ئەزانێت کە حکوومەتی هەرێمی کوردستان چەندە هاوکار بووە لە تێکشکاندنی ئەم گروپە چەکدارێکە لەرزی بە هەموو جیهانە هێناوە. دەمەوێت باسی ڕۆڵی هەرێمی کوردستان لە زاری جەنابتەوە ببیستین جارێکی دیکە بۆ بەرەنگاربوونەوەی داعش. بەڵێ زۆر سپاس. بە تەکید دەوری پێشمەرگە قارەمانەکان و دەوری ئاسایش لە 2014ەوە دەتوانین بڵێن ئەو دەورە بە بەردەوامی هەبووە تا دوای ئەوەی کە عێراق بڕیاریدا یان بیانێکی دەرکرد کە چەکدارانی داعش ئەو هێرشانی کە پێشتر هەبوو نایانماوە. بەڵام پێشتریش لە هەموو ئەوەکان باسم کردووە کە چاڵەچەکانی داعش بەردەوامی هەبووە و بەردەوام بووە لە هەموو ئەو ناوچانی کە بەڕێزشتان باست کرد، وەکو ناوچەکانی دیالە و کەرکووک و سەلاحەدین و نینەوە و ڕۆژئاوای نینەوە و بیابانەکانی ئەمبار و هەردوو شوێنی دەتوانین بڵێن کە زۆر ئاسێ وەکو چای قەرەچۆغ و حەمرین بەردەوام داعش لەو ناوچانە ماوە چاڵاکی تێدا ئەنجام دەدەن. خۆشبەختانە دەوری سەرەکی یا دەورێکی ڕئیسی هەبووە کە وەکو هەرێمی کوردستان چ لەلایەن پێشمەرگە قارەمانەکانەوە چ لەلایەن دەستگاکانی هێزەکانی ئاسایشەوە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان دەبێ هەموو کاتێک هەرچەند دوێنێ لە ئەو بڵاوکراوەی کە بڵاوکرایەوە ئاماژەی پێنەدا، بەڵام دوای ئەوەی کە گرەیەکانمان گەیاندا هێزە سەربازەکان یان قیادەی سیاسی و سەربازی عێراق کە پێویست دەکاتن دەوری بە تایبەتی ئەو چاڵاکی گرنگەی کە دوێنێ ئەنجام درا بە کوشتنی ئەبوو خەجەیجا کە ئەو دەورێکی سەرەکی هەبوو وەکو خەلیفە وەکو والی عێراق و سووریا چاڵەکیەکانی ئەنجام دەدا. ئەمڕۆ لە کۆبنەوەیکی گرنگ کە تێدا سەرجەم سەرکردە سەربازیەکان ئامادە بوون ڕۆلی و دەوری چ لە ڕووی هەواڵگریەوە چ لە ڕووی هاوکاریەکانەوە دەوری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان بەرز نرخێنرا و کە دەورێکی سەرەکی هەبووە لە هەموو ئەو کار و چاڵەکانی بۆ لەناوبردنی داعش لە عێراق و هەرێمی کوردستان. باشە بەڕێز عەبدولخالق، لەگەڵەوەی کە ئەم جۆرە چالاکیانە ئەنجامەدرێت و جێگیری خەلیفەی داعش ئەکوژرێت لە ئۆپراسیۆنێکدا، دیسان و ئەبینین کە چالاکیەکانی داعش بەردەوامن. جارێ ئەو جۆرە چالاکیە چەندێک کاریگەریە کاتە سەر لاوازبوونی داعش و چەندێکیش هۆکار هەیە کە ئەوان هەر چالاکیەکانیان بەردەوامە. ئەو هۆکارانە چین؟ چالاکیەکانی داعش لە دوای 2014 و 16 و 18 چالاکیەکانی بەردەوام بووە لەو ناوچانە، ماوە هێرش دەکەنە سەر مۆڵگەکانی حکوومەت، سەر حەشدی شعبی. هۆکارەکە ئەوەیە کار و چاڵەکیەکانی داعش ئێستا بە شێوەیەکی نهێنی یاخود جاربەجانیان بە شێوەیەکی پارتیزانی ئەنجام دەدەن. هەندێک شوێن هەیە تا ئێستا نەتواندراوە بە ئاسانی کۆنتترۆل بکرێت، وەکو چیاکانی حەمرین کە تا ئێستاش بەردەوام لەوێوە دزە دەکەن و دێنکارەکانی خۆیان ئەنجام دەدون دەگەڕێنەوە. زۆر جاریش دەبینین لە چای قەرەچۆخ کە چەندین ئۆپراسیۆنی هاوبەش لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراق ئەنجام درراوە، بەڵام ئەوە هەروەها ئەوەی کە باست کرد بیابانەکانی ئەمبار، سنووری سووریا لەگەر عێراق و هەرێمی کوردستان ئەوانە بتواندرێ بە ئاسانی ئەوە کۆنتترۆل ناکرێ، تەنها ئەبێ لە ڕێگای زانیاری هەواڵگریەکانەوە زانیاریێک ئەم جۆرە چالاکی وەکو جێگیری خەلیفەی داعش کاریگەری هەیە بۆ لاوازکردنی داعش لە عێراق و سووریا. کاریگەری دەبێتن، بەس بڵێ چاڵەکیەکان بۆستێنن یان کۆتایی بە چاڵەکیەکان بێنن، نەخێر کۆتایی بە چاڵەکیەکان نایە، بەردەوام دەبن و هەموو کات داعش ئێستا و
وڕابردووش بەتەکید ترسی تەواویان هەیە بە تایبەتی لە ناوچەکانی سنووری دیالە و کەرکووک و هەندێک شوێنی نزیک لە چیای قەرەچۆخ و نینەوە و ئەمبار لە هەموو کەواتە بڵێن هێرشەکانی داعش یاخود چاڵەشەکانی داعش لاواز دەبێ نەخێر تاکو ئێستا مەترسیەکان و هێرشەکانی داعش ماوە بماوە هێرش دەکەنە سەر مڵکانی سەربازی جار بەجار کەماوەشی زۆرە نەکراوە سەر هێزی پێشمەرگەش چوونەتە سەریان و جار بەجاریش کەت خۆت باست کرد لە ڕێگای شوانێکدان لە ڕێگای خەڵکێکی مەدەنی ڕوبەڕوویان دەبنەوە و قەتڵ و عامیان دەکەن کەواتە ئەوە دەگەینێ ئەوانە بەردەوامن و هێرشەکانی و مەترسی داعش لەسەر عێراق و ناوچەکە بەردەوام. بەڕێز عەبدولخالق جەناب داگەدار بووی بینەرانیش ئەوەیان بینی کە لە ڤیدیۆڵەکە ئاماژەم بۆ کرد کە دوو لیوای هاوبەش هەیە بۆ ئەوەی کە ئەو ناوچانەی کە بۆشایی ئەمنی تێدایە کۆنتترۆلی بکەن تا چەند ئەو لیوا هاوبەشانە توانیانە ئەو جم و جۆڵانەی داعش کۆنتترۆل بکەن و ئایا پێویستەکە جگە لەو هەنگاوی کە نراوە هەنگاوی دیکەش بنرێت جگە لەوەی کە دوو لیوای هاوبەشەیە چ شتێکی در پێویستە؟ دروستبوونی ئەو دوو لێ هاوبەشە توانم هەنگاوێکی ئێجگار زۆر گرنگ بوو کە بەسپاسەوە سەرۆکی ئەرکانی هێزی پێشمەرگە بەڕێز فەرق عیسا کە دەورێکی سەرەکی تێدا بوو لەگەڵ قیادە سەربازەکانی عێراق تواندرا ئەو دوو لێ هاوبەشە دابمەزرێت و شوێنی خۆیان ئێستا گرتووە دەتوانم بڵێم تاکو ئێستا لەو ماوەیەی کە نزیکەی 6 مانگ دەبێ ئەم لیوە هاوبەشانە دەست بەکار بوونە هیچ جم و جۆڵێکی داعش لەو ناوچانە ئەنجام نەدراوە تەنها یەک حالت نەبێ کە بۆ هۆی شەهیدبوونی ئامر فەوجی یەک لەو لیوانە کە ئەوەش دانانی ئەوبوویەکی ناسب بوو لە ژێر سیارەکەی دەتوانم بڵێم بەو دوو لیوایە هەموو ئەوانی کە خۆشت ئاماژت پێدا کە سوود هاوبەشەکانی نێوان هەرێمی کوردستان و یا بۆشای ئەمنیەکانی نێوان هەرێمی کوردستان و سوپای عراقی 560 کیلۆمەترە کەواتە تەنها بە دوو لیوا ئەکتفا نابێ بۆیە پێویست دەکاتن لە داهاتوو هەوڵ بدرێ لیوای تریشدا بمەزرێن بۆ سوورەکانمە بە شێوەیەکی یەکجاری یان بەشیش بەردەوام پیلان هەیە بەرێ و لە داهاتوو ئیشاڵڵا ئەو بەرنامەی کە هەیە بتوانین لە دوو لیوا و زیاتر لەو ناوچانەدا بمەزرێنین کە وا پێویست دەکاتن بەڵام ئەوەی گرینگە بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی سنووری پارێزگای هەولێر کەرکووک دیالە ئەو دوو لیوە هاوبەشەی کە دامەزراوە دەتوانم بڵێم کارێکی ئێجگا زۆر باش بوو هیوادارم بتوانین لە داهاتوو بە هاوبەشی هەمولایەک لیوای تریشدا بمەزرێن و ئەو شوێنانە بپارێزین کە بۆشایی ئەمنیان هەیە. باشە بەڕێز عەبدولخالق هەمیشە قسەیەکی کوردەواری هەیە بە یەک دەست چەپڵە لێ نادرێت و من ئاماژەشم پێکرد لە ناوچە سونە نشینەکانی عێراق لە بیابانەکانی ئەمبار زۆر زیاتر و جم و جۆڵانە هەن تا چەند هەماهەنگیەکانی عێراق و هەرێم لە بواری تیرۆر بە تایبەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش کاریگەری هەیە بۆ ئەوەی کە ئاستی جم و جۆڵەکانیان زۆر کەمتر بکەنەوە و ئەمە بزانم ئەو هەماهەنگیش لە چ ئاستێکەیە. بەڵێ ئەو هەماهەنگیە هەر بەردەوام بووە و ئێستاش بەردەوامە و پێشتر و ئێستاش لە داهاتوو چەندین ئۆپراسیۆنی هاوبەش هەیە لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراق بۆ ئەو شوێنانەی پێویست دەکات و هەموو هەر کاتێک چ زانیاریی هەواڵگری چ لەلایەن ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان بوو کە پێویستە لێرەوە من دەستخۆشی و سپاسێکی تایبەتیان بۆ بکەم کە دەورێکی سەرەکیان هەیە لە هەموو ئەو کارانی ئەنجام دەدرێت لە عێراق ئەنجومەنی ئاسایش هەرێمی کوردستان دەورێکی باڵا و سەرەکی هەیە بۆ گەیاندی زانیاریەکان و ئێستا جێگای دڵخۆشیە کە هەمانجێکی تەواو لە نێوان دژە تیرۆری عێراق و دژە تیرۆری هەرێمی کوردستان هەیە بۆ ئەوەی بتواندرێ لە پێشتر کە کراوە و لە داهاتوو لە نێوان هێزی پێشمەرگە و دژە تیرۆر و دژە تیرۆری عێراق و سوپای عێراق چەند بەڵێ بە سوپاسی لیوا عەبدولخالق تەلعەت نوێنەری حکوومەتی هەرێم لە فەرماندەیی هێزە هاوبەشەکانەکەین تایبەت بە جم و جۆڵەکانی چەکدارانی داعش و هەروەها چۆنێتی پڕکردنەوەی ئەو ناوچانەی کە بۆشایی ئەمنی لەسەر لەگەڵمان بوو زانیاری پێداین سوپاس دەکەن.